جۆ بایدن براوەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە کۆنگرێس سوێندی یاسایی خوارد و بووە 46مین سەرۆکی ئەمریکا. کامالە هاریسی جێگریشی وەکو یەکەم ژن بە جێگری سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا و لەو ڕێوڕەسمەی کە لە واشنتۆن ئەنجامدرا سوێندی یاسایی خوارد و دەستی بە ئەرکەکەی کرد. دوای سوێند خواردنی وەک سەرۆکی نوێی ئەمریکا جۆ بایدن وتارێکی پێشکەش کرد و ڕایگەاند دەستور و دیموکراسی دەپارێزێت و بۆ دەسەڵات ناگەڕێت و خزمەتی خەڵک دەکات. جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا لە وتارەکەیدا وتیشی دەبم بە سەرۆکی هەموو ئەمریکیەکان و بەڵێن دەدەم ئەوانەی دەنگیان پێدام و ئەوانەشی دەنگیان پێنەداوم وەک یەک سەیریان بکەم. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکی نوێی ئەمریکا وەک ئاماژەیەک بۆ زیادبوونی ناکۆچی لە نێوان خەڵک لە سەردەمی ترامپدا ڕایگەاند کۆتایی بە شەڕ و ناکۆچی نێوان خەڵک دەهێنێت و ڕوبەڕووی بێکاری و هەژاری و ڤایرۆسی کۆرۆنا دەبێتەوە. جۆ بایدن باسی لەوەش کرد کار بۆ کەمکردنەوەی توندوتیژی خێزانی دەکەن و سپی پێستەکانیش لە ئەوانەی دیکە زیاتر نین. جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا لە مەراسیمی دەست بەکاربوونیدا پەیامێکی ئاڕاستەی جیهان کرد و ڕایگەاند ئەمریکا تاقی کراوەتەوە و هاوپەیمانێتەکانی بەهێز دەکات و پشتگیری ئاشتی دەکات. لە مەراسیمی دەست بەکاربوونی جۆ بایدن دۆناڵد ترامپ ئامادەی ڕێوڕەسمی دەستا و دەستکردنی دەسەڵات نەبوو. ترامپ پێش سوێند خواردنی بایدن واشنتۆنی بەرەو فلۆریدا بەجێهێشت و دوایەوەی گەیشتە بنکەی ئاسمانی ئاندریۆس گوتارێکی کورتی پێشکەش کرد و وتی بە شێوازێکی دیکە دەگەڕێمەوە. هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە 3 تشرینی 2020 بەڕێوە چوو. دوای کێبڕکەیەکی توند جۆ بایدن بوو بە براوەی هەڵبژاردن. دۆناڵد ترامپ تا جێهێشتنی کورسی سەرۆکایەتیش خۆی بە براوە دەزانی و بەدەیان جار ئاماژەی بەوە کردبوو لە هەڵبژاردنەکاندا ساختەکاری کراوە بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکیشی هەبێت.